السلام عليكم ورحمة الله وبركاته. جەژن تان پیرۆز بی. مەفهومی جەژن لە ئیسلامدا باز دەکەم. خۆشەویستان، جەژن مسلمانان دوو جەژنیان هەیە، جەژنی ڕەمەزان، جەژنی قوربان. ئەگەر سیر بکەی، جەژن بەهۆی لەدایکبوونی کەس ناتیە. جەژن بەهۆی مردن هیچ زاڵمەکی دروست نەبووە. جەژن بەهۆی سەرکەوتنی مسلمانان نەبووە بەرامبەر کافرەکان. جەژن بەهۆی ڕووداوەکی سروشتی دروست نەبووە، وەکو ڕۆژگیرانێک، مانگگیرانێک، زیلزالێک. یانی تەمەشا بکەین، دەزانی جەژنی مسلمانان لە دوای چ دێتن؟ لە دوای ئەوەی دێتن یەکەمینیان جەژنی ڕەمەزان، دوای ئەوەی دێت کە یەک مانگ ئینسان لەگەر نەفسی خۆی جیهاد دەکا و بە ڕۆژی دەبی و دەوێت خوای گەورە لە خۆی ڕازی بکە. دوای عیبادەتەکی دێتن. جەژنی قوربانیش لە دوای چ دێتن؟ دوای ئەو ڕۆژە مبارەکەی دێتن و کەوا ئەویش سەرکەوتنی ئینسانێک کەوا کۆنگرەی ساڵانەی هەموو مسلمانە کە حەجە، دوای حەجی دێتن، کەوا دوو جەژنمان هەیە لە دوای دوو ئەرکانی ئیسلامەوە دروست دەبیتن. جەژن عید یعنی دووبارە بوونەوە، لێیەکە خوای گەورە داوای ئەومان لێ دەکات بەردەوام مراجعەی خۆمان بکەین و ئێهتیمام بە دینەکەی خۆمان بدەین. جەژن واتە پاکبوونەوەی نەفسەکان، بەرزبوونەوەمان لە بۆ لای خوای گەورە. جەژن واتە خۆشی و شادی کە بەسەر نەفسی خۆمان دازاڵ بووین، چونکە هەمومان نەفسێکی خەبیثمان هەیە دەوێت سەر لێشێواومان بکاتن، شەیتانێکیش هەیە دەوێتن بەلاڕێماندا ببە، و حەز و ئارازوەکیش هەیە دەوێت بەرەو ئیشی خراپەمان بە. بەڵام لە هەمان کاتدا قورئانێک و پەیامێک و بەرنامەجێکی دین دەمانەوێت بەرەو باشەمان ببە، عەقڵ دەیەوێت بەرەو باشەمان ببە، ویجدان دەیەوێت بەرەو باشەمان بە. سێ هێز بەرامبەر جەژن واتە سەرکەوتنی مسلمانانە لە بۆ بەرزبوونەوەیان لە بۆ تەقوای. لۆیەکە جەژنی ڕەمەزان دوای مانگەک لە خۆگرتن، کەوا دوو فەرحە و دوو خۆشی، دوو فەرعەمان هەیە کە دوو خۆشیمان دەداتە. یەکەکیان کاتی کە ئیفتار دەکەینەوە، دووەمینیان کە لە دەرکەی ڕێیانی دەچینە ژۆرێک و دەچینە باشتێ، و لە هەمان کاتدا حەجیش پاکردنەوەی هەموو گوناحەکانە و کە ئەنەو تازە لەدایک بووی. لۆیەکە دەرێم جەژنتان پیرۆز، مهرەبانیتان پیرۆز. ئیشەئەڵڵا ئەمە لە خزمەت دایناو هی هەموانین، لە بۆ هەموانین بەبێ جیاوازی. مهرەبانیش 24 کاتژمێر کرایتەوە لە خزمەتی هەمووان داینا. بمێنن بە سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.